لا قەزای ڕانیە 7 ساڵە کابینەکانی حکوومەت نەیانتوانیوە پرۆژەیەکی یەکەی نیشتە جێبوون بۆ کرێنشینانی ئەو ناوچەیە تەواو بکەن کە تەنیا لە 4 باڵەخانە پێک هاتوون تەواو کراوە. هاوشێوەی سەرجەم پرۆژەکانی تر لایەنە پەیوەندیدارەکان لا تەواو نەبوونی پرۆژەکە قەیرانی دارایی بە هۆکار دەزانن لە کاتێکدا ئەو یەکە نیشتە جێبوانە پێش دەستپێکردنی قەیرانی دارایی بڕیار بووە تەواو بکرێن. پرۆژەیەکی گەلە پرۆژانی کە خزمەتی خەڵکی کەم دەرامەتی ناوچەی ڕاپەڕی نەکات و هیوادارین ئەو خەڵکانە سوودمەند منلی کە لە پێناویانە ئەم پرۆژەیە دروستکرا لەوانی کە تەواو نەبوون ئەوە چێتە بەرنامەی ساڵانی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە چوارچێوەی ئەو بەرنامەیە کە وەزارەت پێشکەشی کردووە هیوادارین لە ساڵی داهاتوو بودجەی پێویست دەبەردەست بێ بۆی ئەو یەکانەش تەواوکەین. لێپرسراوی یەکەی کۆمەڵەی کرێنشینان لە دەڤەری ڕاپەڕین دەڵێت ئەو یەکانە ئەگەر تەواویش بکرێن چارەسەری گرفتی کرێنشینانی ناوچەکە ناکات لە چاو ژمارەی کرێچیەکانیدا کەمە. ئەگەر پرسیاری ئەوە بکەن ئەوان دەبێتە کیفایەت بۆ ئەوەی کرێنشینانی ئەو سنوورەیانی ئەو دەڤەری ڕاپەڕین تەکمیل بێ یان بتوانین حەق و حیسابی ئەوانە تەواوکەین دەڵین نەخێر کەمە چونکە یەکێک لە گرفتەکان ئەوەیە کە ئەو چەند باڵەخانەی کە لێرە هەیە کە 48 خێزان دەکات و لە قەڵازێر بە هەمان شێوە عەدەدی 80 و شتێکیان تێگرای 130 عایلە 32 عایلە دەگرێتە خۆی ئەو بۆ خزمەتی کرێنشیان بەڵام نابێتە کیفایەت. حکوومەت کەم تەرخەم حکوومەت ئێستا سەجدایشی و خەڵکە فەقیر و ڕەشوڕوتە نەکردوێتەوە خەڵکی زۆر لە بابەتە لەم شارێمە دەدەژێت لەو شێوەیە بەڵام ئێستا من کابران پێشێک معاشێکی 250,000 لە یاری ئاوە میراوە بە 250,000 نەخۆشی دێشخانی وەڵڵا 150,000 کرێ داخۆر بەسەرە ئەنجا لەسەرەوەشە بەچی دەژێت ئەی ئەو ماڵ منداڵی چی دەخوات. هەرچەندە لە هەرێمی کوردستان ئامارێکی دروست و ورد لەسەر ژمارەی کرێنشینان نییە بەڵام تەنیا لە سنووری قەزای ڕانیا 3,000 هاوڵاتی ناوی خۆیان لە کۆمەڵەی کرێنشینان تۆمار کردووە بەڵام کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێم با کابینەی ئێستاشەوە تا ئێستا نەیانتوانیوە چارەسەرێک بۆ کێشەی نیشتەجێبوون بدۆزنەوە. ڕێناز ئەرسەلان کەناڵی ئاسمانی پەیام دەڤەری ڕاپەڕین.